سڵاوی خوای گەورەتان لێبێت. من هیوا دیلمانی لە تێکپلۆسەوە لەگەڵتانم. بۆ ئەم جارەش پێداچوونە بە مۆبایلی ڕێلمی جیتی دەکەین. فەرموون با دەست بەکردنەوەی پاکەتی مۆبایلەکە بکەین. ئەوەی جێی سەرنجە لە مۆبایلەدا دیزایانی کارتۆنەکەیە کە جیاوازی هەیە لەگەڵ مۆبایلەکانی تری ڕێلمیدا کە وەک دیارە شێوەی لاکێشەی دەبەخشێت. ئەمەش خودی مۆبایلەکەیە. بەشی دواوەی پێکاتوە لە دوو بەشی ڕنگ، بەشی یەکەمیان پێکاتوە لە ڕەنگی زەردی جڵد و ئەوەی تریشیان ڕەنگی ڕەشی شوشەیە. دواتر کە لەسەری بارگاویکەرەوە بە توانای 65 وات. مەشان کەیبڵی مۆبایلەکەیە بە توانای 6.5 ئەمپێر. ئەمەیان ڕێبەری بەکارهێنان و لە پاڵیدا کەڤەرێکی ڕوون لە خۆ دەگرێت. مۆبایلەکە لە ڕێکەوتی 4 مانگی 3 لە وڵاتی چین ڕاگەیەندراوە. سەرجەم تایبەتمەندیەکانی ریێلمی جیتی 5G بەکاربەری پرۆسەسەری سنابدراگۆن 888 5G کۆمپانیای کوالکۆم بناغکراوی 5 نانۆمەتر، هەژناوکەی بە بەرزبوونەوەی فریکوێنسی تاوەکو 2.84 گیگاهرتز و یەکەی ڕێکەری گرافیک ئەدرێنۆ 606. ڕوونمایەک بە قەبارەی 6.43 ئینچ لە جۆری سوپەر ئەمۆڵێدی فلات دروستکراو لەلایەن کۆمپانیای سامسۆن، پارێزراوە بە چینی گۆرێلا گلاس 9.5. توانای نوێبوونەوەی هەیە تاوەکو 120 هرتز بە تێکڕای وڵاندانەوەی سەرپەنجا 360 هرتز و ڕوونی فول HD+ و هەبوونی 490 پیکسل لە هەر ئینجێک و پشگیری لە HDR++ و DCI-P3 دەکات بە قوڵی ڕەنگی 8 بیت و واتە 16.7 میلیۆن ڕەنگ و توانای ڕووناکی بەرز دەبێت و تاوەکو 1100 نیت. کامێرای سەرەکی بە ڕوونی 64 مگاپیکسل هەستەوەری کۆمپانیای سۆنی لە جۆری IMX682 بە قەبارەی 1/1.73 ئینچ و قەبارەی پێکسل 0.8 مایکرۆمەتر بە تەکنەلۆژیای UIS دژەلەرزینی نەرمەواڵەیی. کامێرای گۆشەفراوان بە ڕوونی 8 مگاپیکسل هەستەوەری سۆنی لە جۆری IMX355 سەرکاندنی وێنە بە گۆشەی 119 پلە. کامێرای ماکرۆ بە ڕوونی 2 مگاپیکسل بۆ مەودای 4 سانتیمەتر.
کامێرای پێشەوە بە ڕوونی 16 مێگاپیکسل هەستەوەری کۆمپانیای سۆنی لە زۆری IMX470. ڤیدیۆگرتەی کامێرای دواوە بە کۆتا ئاست 4K بە 6 فریم و 30 فریم لە چرکەیەکدا و بۆ سێلفی 1080 بە 30 فریم لە چرکەیەکدا. میرگەی کاتی ڕام 12 گیگابایت لە جۆری LPDDR5 جوستی بەرز دەکات و تاوەکو 6400 مێگا ترانسفێر پێر سکەند. لە ڕێگەی نەرمەواڵی ڕیەلمی و دەتوانێت 7 گیگابایت بخرێتە سەر بڕی ڕام، دەبێت تا 19 گیگابایت ڕام. بیرگەی ناوەکەی ڕۆم 256 گیگابایت لە جۆری UFS 3.1 خاوەنداری لە تەکنۆلۆژیای سارکەرەوەی ژووری هەڵمین و چینێکی گەورەی مس و ستیل دەکات. باتری مۆبایلەکە 4500 میلی ئەمپێرە لە مادەی لیسیۆم پۆلیمەر دروستکراوە. پشتیوانی لە بارگاریکردنەوەی بەتەل دەکات بە هێزی 65 وات. پشتگیری لە پاوەڕ دیلیڤەری نەوەی سێم دەکات و لە توانای دامۆبایلەکە بە 35 خولەک بە تەواوی بارگاوی بکاتەوە. دوانە بڵندگۆی ستیریۆیە پشتگیری لە هایڕێست و دۆڵبی ئەتمۆسیش دەکات و هەروەها خاوەندارەتی لە دوانە مایکرۆفۆن دەکات. هەر لە نێو پاکەتەوە خاوەندارەتی لە ڕووکاری بەکارهێنەری ڕێلمی وەشانی یۆم دەکات. بنچینەکراو لەسەر ئەندروید 11. پشتگیری لە وایفای 6 و وەشانی بلوتوزی 5.2 دەکات. تەنکی مۆبایلەکە 9.1 میلیمتر و کێشەکەی 186 گرامە بۆ ڕەنگی زەردی چەرم. ئەنجامی هەڵسەنگاندنی لە پێگەی ئەنتوتو بریتە لە 812,869 خاڵ.